هەرێمی کوردستان دۆخێکی هەیە کە ڕەنگە لە هیچ جێگەیەکی دنیا نەچێت. باڵادەستی حیزب و دابەشبوونی بەشێکی زۆری کۆمەڵگا بارودۆخێکی وای دروست کردووە کە هەر جۆرە ناکۆکیەک لە نێوان دوو هێزی سیاسی دیاریکراودا ئاشتی کۆمەڵایەتی دەخاتە مەترسیەوە. بە مێژووی حیزبە سیاسیەکاندا بچینەوە شتێک دەمێنرێت کە پێی دەوترێت ڕێککەوتنی دووقۆڵی. هەڵبەت ئەم ڕێککەوتنە حیزبیە دووقۆڵیانە دەرهاویشتەی بەرزی و نزمی پەیوەندەکانی نێوان دوو حیزب یان زیاتر بووە و سود و قازانجیشی تا ماوەیەکی دیاریکراو تەنها بۆ حیزبە ڕێککەوتوەکان بووە و کۆمەڵگە سوودی لێ نەبینیوە. بە جۆرێک هەندێک جار بۆ کۆی کۆمەڵگە و خەڵکیش بە زیان شکاوەتەوە. ئێستا لە هەرێمی کوردستان قۆناغێکی نوێ هاتۆتە ئاراوە کەچی تر ڕێککەوتنە حیزبیە دووقۆڵەکان تەنانەت بۆ ئەو هێزە سیاسیانەشی دوو سێ دەشتە ناوی تا ئاستی بێبەهایی سوودی نییە. لە ئێستادا ڕێککەوتنی نیشتیمانی نێوان هەموو هێزە سیاسی کاریگەر و خاوەن پێگە جەماوەری و سیاسی و پەرلەمانیەکان بۆ تا ضرورەتێکی حەتمی و بە بەدیلی ڕێککەوتنە دووقۆڵی حیزبیەکان دادەنرێت کە تا ئێستاش درێژەیان هەیە. بە دیاریکراوی لە هەرێمی کوردستان چەند حیزبێکی سەرەکی و کاریگەر هەن و کێبڕکێ و ململانێ دەکەن لە پێناو گۆڕەپانێکی سیاسی ئارام و پەڕاندنەوەی پرۆسی سیاسی و ئەوەی پێی دەوترێت ئەزموونی حکومڕانی. ڕێککەوتنی دەستە جەمعی گرنگی و پێویستی ئەم قۆناغەیە و بەبێ ئەم ڕێککەوتنە ناکرێ باس لە چاکسازی و دروستکردنی کەشی ئارام و بنیادنانەوەی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی بکرێت. بەدەر لەمە ڕێککەوتنە حیزبیە دووقۆڵەکانی پارتی و گۆڕان، یەکێتی و پارتی، کۆمەڵ و یەکێتی و هەر ڕێککەوتنێکی هاوشێوی سنوورداری نێوان دوولایەن ناتوانێت ئارامی و خۆشگوزەرانی و هاوسەنگی سیاسی دەستەبەر بکات و کوردستان لە مزایەداتی بێڕەزای سیاسی ڕزگار بکات. لە ڕابردوودا ڕێککەوتنی حیزبی جیاواز لە نێوان کۆمەڵ و یەکێتی، پارتی و یەکێتی، پارتی و گۆڕان یان پارتی و کۆمەڵ هەبووە، بەڵام سەرنجام بە مزایەدات و لە یەک دوورکەوتنەوە و هەڵوەشانەوە و پێشێلکردنی ڕێککەوتنەکە کۆتایی هاتووە. زیانەکانیشی بۆ خەڵکو و کەمترین سوودیشی بۆ خودی لایەنەکانی نێو ڕێککەوتنەکان هەبووە. بە بڕوای چاودێران پێویستە هەموو هێزە سیاسیەکانی هەرێم ئەوانەی خاوەن مێژوو پێگەی سیاسی و کۆمەڵایەتی و بنکەی جەماوەرین لەسەر یەک مێزی گفتوگۆ کۆ ببنەوە و بە واژۆکردنی پەیماننامەیەکی سیاسی ئەو قۆناغە سواوە تێپەڕێنن. زۆر هەنگاو و پرسی گرنگ هەن کە ڕەهەندی نیشتیمانی، بەرژەوەندی گشتی، سەلامەتی گوزەرانی خەڵکو و ئۆقرەی دۆخی سیاسیان پێوەبەندە و هێنانەندی ئەم بابەتانە بێ ئەم کۆدەنگی و پەیماننامە سیاسی نیشتیمانی نێوان لایەنە سەرەکیەکان ناکرێت. بەتایبەت بۆم قۆناغا کە پرسی نووسینەوەی دەستوری هەرێمی کوردستان لە بەردەمدایە. ڕێککەوتنە حیزبیە داخراوەکان مەترسی لەسەر ئاشتەوایی دروست دەکات. دووریش نییە ناکۆکی و ململانەکان لەسەر هەندێک پرسی وەک سیستمی حکومڕانی و چەند بابەتێکی دیکە هەمان ئەزموونەکانی داخستنی پەرلەمان و تا ئاستی ڕۆژاڕەشەکانی شەڕی ناوخۆ لە بەرگ و شێوازی جیاوازدا دووبارە بکاتەوە و ناکۆکیەکان بەلووتکە بگەێنێتەوە. بەڵام لەبوونی ئەم هاوپەیمانێتیە سیاسێدا کە لە نێوان هێزە سەرەکیەکان وەک پەیماننامەیەک دەبێت، هەموو ئەمانە بەبێ ناکۆکی و گواستنەوەی ململانەکان لە نوخبەوە بۆ شەقام و گروپا کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگە تێدەپەڕێت. جێ ئاماژەیە دۆخی هەرێم لە هیچ جێیەکی دنیا ناچێ. ڕێککەوتنە داخراوە دووقۆڵی و سێقۆڵیەکان لە ڕابردوودا ئەوەیان سەلماندووە کە نەک هەردۆخی سیاسی بەڵکو ژیان و گوزەرانی خەڵکو و ئابووری و کار و کەسابەتی خەڵکیشیان خستۆتە بەر مەترسی، وەک ئەوەی لە 4 ساڵی ڕابردوودا بینرا کاڵوەشانەوەی ڕێککەوتنی گۆڕان و پارتی و قەیرانی سەرۆکایەتی هەرێم خەڵکی خستە چی ناڕاحەتی و قەیران و نەهامەتیەکەوە کە تا هەنووکەش درێژەی هەیە و هاوڵاتیان باجەکەی دەدەن. بۆیە بە بڕوای چاودێران و شارەزانی دۆخی هەرێم ڕێککەوتنی نیشتیمانی چارەسەرە و بەبێ ئەم ڕێککەوتن و پەیماننامە دەستە جەمعیە لایەنە سەرکیەکانی نێو گۆڕەپانی سیاسی لەسەر ئێشەی مزایەدات و دەستشکاندنەوە گومان لە یەکترکردن ڕزگاریان نابێت و دوجار هاوڵاتیانیش باجەکەی دەدەن.